بەناوی خوای گەورە میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ. ئەمڕۆ هەر باسکردمان تایبەت دەبێت بە خول، بەڵام ئەوەی کە تایبەتە یاخودەوەی کە جیاواز زەمانێ قسێکی لەسەرکەین حەز دەکەم ئەمڕۆ قسەیەک یاخود هەڵسەنگاندنێک بۆ کارەکانی کاریکەین لەگەڵ مانچستەر یونایتد و ئامانجەکانی مانچستەر یونایتد تا چەند لەگەڵ کاریک بەدیاتوە یاخود چی کراوە چی نەکراوە، کاریک چی لە مانچستەر یونایتد گۆڕیوە کە خۆی لە خۆیدا یعنی شایانی ئەوەیە کاریک باسکردنێکی تەواو باس بکرێ. بۆیە من ئەمڕۆ بە پێویستم زانی لەم کاتەدا ینی بە شێوەیەکی باش باز لە کاریکەین واڵسەنگاندێکی بۆ بکەین ئایا ئەو کارانەی کردوێتی شیا بە مانچستەر یونایتددا شیا بە مانچستەر یونایتد نییە، بۆچی ئەم زڵدایەتی یەکرێ بۆ هەمووان باز لەوەکەن ئەڵێن مانچستەر یونایتد شایانی ڕانەرێکی گەورەتری، یعنی تۆزێ ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوەیەکەیەوە پێویستی بە لێوردبوونەوەیەکەیە کە پێویستەکە هەمووتان بیزانن و قسەی لەسەر بکەین و دواتریش بە پێی پێویست وەڵامی پرسیارەکانی وی بەڕێزێمەوە. هاوڕێیان عزیزم، خۆتان زانن مانچستەر یونایتد لەلایەن بنەماڵەی گلایزلەرەوە بەڕێوەچێ و سێر جێمس ڕاتکلیف کە کەسایەتێکی بەناوبانگی دەوڵەمەندە لەم ئەخیرا لە 125 پشکەکانی مانچستەر یونایتدی کڕیەوانێ و لە ڕێم 125 کە کڕیەوە لە بنەماڵەی گلایزلەر سەرپەرشتیکردنی تیپی تۆپی پێی یانەکە و هەروەها ڕێخستنی مەرکاتۆم و کارەکانی گرتە ئەستۆ. ئەمە لەلایەن ڕاتکلیفەوە بۆ لەبەرەوەی بەشێکی ئاندەرانی مانچستەر یونایتد گلەیەکی زۆریان لە بنەماڵەی گلایزلەر هەیە کە وەکو پێویست ئەم یانەیان بەڕێوە نەبردووە و ئەم دوایانە نەیانتوانی وەکو پێویست خزمەت بەیانەکە بکەن. بەڵام حەقیانە چییە؟ ئێمە لە مانچستەر یونایتد گەورەترین کێشەمان لە ڕووی کاریگەڕی تیپەکەوە بوو و لە ڕووی لایەنی هونەری تیپەکەوە بوو. بۆ تەعاملی کارگەڕی یانەکە و بنەماڵەی گلایزلەر ئیتر هەچ کەسێکیان دادەنات بە جۆرێک بوو لەوە بوو کە یعنی شێوازی بەڕێوەبردننی ڕاهێنان لە مانچستەر یونایتددا وەکو شێوازە نەبوو کە پێشتر فێرگسۆنی لەسەر پەروەردە بووە. چونکە ئێوە دەزانن فێرگسۆن کە هاتووە بۆ مانچستەر یونایتد لە بردننی سێ نازناوێ بەردینەوە هاتووە و هاتوۆتە مانچستەر یونایتد سەرەتاکەی باش نەبووە، بەڵام دواتر مانچستەر یونایتدی بەرلووتکە گەیاندووە. بۆیە سروشتی مانچستەر یونایتد سروشتی دەرفەتدانە، سروشتی دەرفەتدانە بە ڕایەنەر، سروشتی ئەوەیە کە لەگەڵ ڕایەنەرێکا ماوەیەکی زۆر کار بکە بۆی بتوانێت ئەنجامێکی لەگەڵا بەدەست بێنێ. یعنی سەیریکەن مۆرینۆ بە بەدەستێنانی ئەوروپا لیگی شەوانێ ینی ئەو دەرفەتەی پێ نەیرا لە مانچستەر یونایتد وەکو خۆی کارکە و خۆشی باسیەوە کە هەڵە کارکردن لە مانچستەر یونایتد بەڕاستیەرێکی قورسە، چونکە ئەو تەبەقەی ئیشی تیاگەن زۆر جیاوازن. زانگ یەکێک لە نهێنی جیاوازەکانی مانچستەر یونایتد چی هاوڕێیانی عزیزم؟ ئێمە زۆر باسیەوەکەین ئەڵێ مانچستەر یونایتد هەموو ساڵێ بۆ نمونە 200 میلیۆن 300 میلیۆن بە یاریزانەیە. باشە 200 میلیۆن 300 میلیۆن بە یاریزانەیە و بای ئەوەش نافرۆشتە و بای ئەوەش دەستکەوت ناهێنێ. ئەمیانەیە بێ بکەوێتە ژێر قەرزێکی گەورەوە. کاتێ سیرەکەی ئەڵێ ئەم خاوەندارانە بووە و پارێ سەرفەکەن و بۆ ئاوە تەسەڕوفەکەن و شتانە. لە مانچستەر یونایتد ئەوەی کێشەی نەبێت داهات، چونکە مانچستەر یونایتد هەندێکی خەیاڵی لەسەر گۆی زەوی هەیە. یعنی مانچستەر یونایتد مارکێتینێکی گەوری پێوەکرێ ئەم ناوە، ناوی مانچستەر یونایتد لەسەر گۆی زەویە داهاتێکی گەورە بۆم تیپێنی. یعنی لە هەموو دۆخەکانە مانچستەر یونایتد دەکەوێتە بارودۆخێکی دارایی باش. ئەوە تا ئێستا خەریکی ئۆڵد ترافۆرتیش بەتەمام بکەن بە نیو ترافۆرت، ینی یاریگاکەشیان نوێ بکەنەوانی و سیاشی بۆ زیاب بکەن. بۆیە هەمیشە چونکە ئەم یانەیە تووشی قەیران نابێ و ئەم یانەیە بۆ نمونە تووشی قەرزی گەورە نابێ و کۆی کە بڵێن تیپەکانی تر بڵێن ملیارێ قەرزاری و ملیارێ وا و ملیارێ وا و ملیارێ وا و
وە کۆمیانە هەمیشە ئەو کەسانی کە بەڕێوەبەرایەتی یانەکەیەکەن ئەو کەسانەی کە بەڕێوەبردننی یانەکەکەن کێشیان نییە هەنێ جارێ ماڵین ئەڵین کاکە تۆ لە ئەنجامە کێشە دێ بەس کاریگەری یانەکەی کێشەی نییە بۆ لە بروی لە ڕووی وەرچیوە ئەو پلانی دایان ناوە پلانەکە پڕ بە پێستی خۆیەتی لە ڕووی داهاتەوانێت کە خاڵێکی زۆر یعنی لە ئەنجام گرنگترە داهات بام یەک شتان پێ بڵێم پەیداکردنی سەرمایە و بوونی داهات لە یانەکەیە زۆر لە ئەنجام گرنگترە بۆ بەڕێوەبردننی یانەکەن ئەنی چەند ئەنجامت دەبێت لەو چێ خەڵاتێکی دارایی مەحدودە دەبێت ئەگەر تۆ چەند سەرچاوەیەکی داهاتە دەبێت مەجاڵێکی زۆر فراوانە ئەگەر نازناویشە نەبێتوانی کۆمەڵە یاریزان و نازناو بێنیت بگەی بە نازناو بەڵام کێشەکە لەوەیە کاتێ تۆ بەس بتانی نازناوە بەریتەوانی و سەرچاوی داهاتی زۆرت نەبێ و بتێ و بەردەوامیش بی ناتوانی بەردەوام بی ناتوانی بەردەوام بی ئێوە زانمان سەرەوەیەتە دەم ساڵ چی لە چی گۆڕاوە ڕۆبن ئەمۆریم ئەوەی کە گۆڕیوێتی هێنانی کۆمەڵە یاریزان و لاوانە ماتیاس کونیا و هەروە برایان مێمبیۆ و چەندگرێ بەسێکی تر کەواژوو کراوە کە یعنی بۆ ئەوە بوون کەمان سەرەوەیەتت بە شێوەیەکی بەرچاو پێشکرد بەڵام لە کارکردنی ئامۆریمە مان سەر بەو دۆخە نەگەی مایکل کاریک هاتووە سەریکەن با هاوڕان ێزیزی لە شتێ دڵنیام سیستمی کارکردن لەمان سەرەوەیەتت چۆنە ڕاهێنەر چۆن مامەڵەیەکە یعنی مان سەرەوەیەتت ناڵێم ڕێک عەقڵیەتی ڕیاڵ مەدریدی بەڵام تەقریبەن لەسەر هەمان شکڵە ئێستا زۆر هاوڕێ ڕەنگە گلەیەوە بکەن بۆ نمونە بڵێم لە نابێت تۆ بختانە بمان سەرەتی بڕوا بکەن فێرکسۆنیش لەمان سەرەوەیەتدا ستایلێکی دیاریکراوی یاریکردنی نەبوو فێرکسۆن ستایلێکی دیاریکردنی یا ستایلێکی یاریکردنی دیاریکراوی نەبووە ینی بڵێ من سەرف ئاوا یاریەکەم هەمیشە باشترین پلانی داناوە بۆ پێگاتەی لەبەردەستیا بووە ینی کەوا ئەڵێم مەبەستم ئەو قسە ناشرینە نییە کە گەنجی کورد و خەڵکی کورد فێری بوون وەڵا فلانە پلانە پلانی نییە یا تاکتیکی نییە ڕایەنە طبعاً دەجارم پێوتون وشەی تاکتیک و ئەو شتانە زۆر زۆر قورسە نابێت تۆ بزانێ مستەڵەحە چۆمەکارێ بەڵام ئێستا ئێمە موشێوە هاتۆتە ناو خەڵکاوانێ هەر بەکارێنێ کە من ئەڵێم پلانێکی دیاریکراوی یاریکردنی نەبووە ئەمە سوکاتی نییە بەم ڕایەنەرە بەڵکو ئەمە ئەم ڕایەنەرە ئەو پەڕی ئەوجی خۆی نیشانناوە بەپێی هەر یاریەک بەپێی هەر داڕشتێک بەپێی هەر تیپێکە ڕوبەڕوو بێتەوانێ بە نمونە جێمی یەکەم بە جۆرێ بەشداری کرد بێ جێمی دووەم کاتی ئەنجام لە دوا بوو بێ یا ئەنجام لە پێش بوو بێت تیپەکەی بە جۆرێکی تر ڕێخستۆتەوە لەبەرەوە فێرکسۆنیش وابەستە نەبووە بە پلانێکی دیاریکراوی یاریکردن ئابەم ئوسلوبە وەکوی کە ئەنچلۆتیش لە ڕیاڵ مەدریدا وابەستە نەبووە بە پلانێکی دیاریکراوی یاریکردن ئەنریکیش لە پاریس سەن ژەرمانە لە بەشێکی زۆری یاریەکان وابەستە نییە بە پلانێکی دیاریکراوی یاریکردن بەڵکو بە پێیکەشی یاری بە پێی هێز و توانایەتی پێرکابەر خۆی دەگونجێن لەگەڵ تیپی بەرامبەر ڕوبەڕوو دەبێتەوە بەڵام ئەنریکی ئەوەی باشە هەچ کاتێ بڕیار با لەوەی کە تۆپی لابێ و کۆنتترۆل بکە ئەیکا و هەچ کاتێکیش کە بڕیار یا تۆ بابەتێکی پێرکابەر ئامانجێکی تری هەیە ئەیکا لەبەر ئەوە ئەماڵێم پلانێکی دیاریکراوی نییە نەگەوەی بڵێم وڵا ئەنریکی ناتوانێت کۆنتترۆل نە بۆ دۆخی ئەنریکی جیاوازە ئەنریکی بەخواستی خۆی لە یاریە قەرارەیە جاری وایە پلانەکەی ئەوەیە چاوی لەوەی تۆپ باتەتی پێرکابەر خۆی لەبێ تۆپ و تۆ وەرگێ گۆڵ بکە ئەمە بەشێکی پلانی خۆیەتی و جاری واژەیە لە کۆنتترۆلی تۆپ و پلانی گۆڵەکەی بەرهەمێنێ ئەمەیە کە من پێ دەڵێم پلانێکی دیاریکراوی نییە بێڕێزی نییە بە ڕایەنەرەکە نە من بە ئوسلوب بێڵم ناڵێم تاکتیکی نییە ناڵێم پلانی نییە بەبێوی خۆشم لێی بزانم ئەم قسەم هەر بیستووە لەبەی زۆرمان هەیە وایە من چەنەها کەس ئەحراجم کردوون باڕێک بەو قسەیە بڵێم ئاوا دانیشتوم مناقەشەمان کردووە وتێتی وڵا فڵان کەس تاکتیکی نییە و پلانی یاریکردنی وتمەوە بەرە بەخوایی ناڕێ بۆ مەرادی تاکتیک چییە وەرە بۆم ڕوونکەرەوە
ئەبزانم تاکتیک چیە تۆ موشەیە بەکارێنی زانم و پلانی تۆ تێ لەم ڕانەرە عادی بزانم تۆ چەنە لە تۆپی پێزانی زانم چەند شێواز یاریکردنە زانی زانم چەند جوڵە ئەزانی هیچی نازانی بەس قسەیەکی باوە لە کۆمەڵە کەسەوانێ وەری گرتووە ئیتەم قسەیە کاتەوانێ کاکە تۆ کە قسەیەکەی کە ئەڵێی پلانی یاریکردنت دیە تۆ بێ هەموو شێوازەکان یاریکردن بزانی هەموو شێوازەکان یاریکردن بزانێ ئەبێ هەموو ناوچەکانی یاریگا بزانی کە چۆن دابەشەوێ زۆنگەکانی یاریگا جیا بکەیتەوانێ ئەم قسەی خۆ عەشوایی نییە تۆ لە خۆ تۆ بڵێ بڵەوەی وەڵا فڵانە ڕانەر پلانی نییە یا بۆ نمونەم ڕانەرە تاکتیشی نییە یا ئەوە وانە وانە زۆر لا مەنتەقیە میشە بۆیە یعنی سیریکە من باسی چی بۆکەم من لە چیۆ باسم کرد لە سروشتی مامەڵەکردن لە مانچستەر یونایتد دۆ فێرگسۆن نقطەی سەرکەوتنی لە مانچستەر یونایتد دامە بوو و دڵی هەموو ئەستێرەکانیشی ڕازیە کرد تا ئەو کاتێک کە خۆیان بیاویستە سیریکە ئێستش کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەتفۆلایەکی زۆر تایبەتیە بۆ فێرگسۆن زۆرێکی تر لەوە سێرانی تێپەڕ بوون ڤان پێرسی ڕاستە لەگەڵ بێکامی شەشەڕێکەوە بەڵام بڕۆ ئێستا بزانە بێکام چەند عەتفیەیە بۆ فێرگسۆن چونکە ئەم ڕاهێنەرە بەم جۆرە مامەڵەی کرد مانچستەریش ئەم جۆرەیەوێ ئەم جۆرە ڕاهێنەرەیەوێ بۆ بەڕێوەبردن کە کاری لەگەڵا بکە ئێوە ئەزانن تینهاک چەند ساڵ مانچستەر یونایتدی خستەوە دواوە پرۆژەی مانچستەر یونایتد لەگەڵ مۆرینۆ هەنگاوێکی باشینە لەگەڵ سۆڵشایر ئەویست بەردەوام بێت و بەرەو باشتر بڕوە لەگەڵ دەست بەکاربوونی تینهاک پرۆژەیەم تیپە تاوە ڕووخا خۆتان ئەگەر بچنە وردەکاری ئەزانن ئەو گرێبەستانەی تینهاک کردوێتی جوابی کۆمنتەکانی شێمەوە ئازیزەکانم تینهاک بڕۆن سێری ئەو گرێبەستانەکەن کە کردوویەتی و چەند نیشانی سوادان بۆ مانچستەر یونایتد گەیانەوە ینی چەند ساڵێک مانچستەری خستەوە دووە بەڵام بەرحاڵ ئێمە دینە سەر ئەوەی کە وەڵامی هەموو کۆمنتەکانتانەیەمەوە ئەزیزانی دەڵم بنووسن کۆمنتەکان بەسەر ئەو جوودە چاوەم جوابی تانەیەمانێ بەڵام بابەتەکەم تاوکەم ئێستا کاری گاتووە یعنی تۆ سێری بکێشە گەورەیەکەن لە مانچستەر یونایتد سێریکە کاری گاتووە یعنی هەنێک کەس هەیە بەڵایە بوو تیپە دروستە بێ وەکو چۆن ئێستا ئێمە کۆمەڵێک کەسمان هەیە کە بەڵایە کە قساکە لەسەر تۆ فڕی پێوەی نییە و دانیشی قسەیەکە و خەڵکیش لی وەرەگری ئێستا کاری گاتووە کۆمەڵە کاری زۆر باشی بۆ مانچستەر یونایتد کردووە تەنانەت دەتوانم بڵێم ئەوەی کە کاری کردوێتی بۆ مانچستەرە لە وەرجەم ساڵە خەولە بۆ هاندەری مانچستەر یونایتد چونکە بە هیچ کات بەعقڵیانە ناتوانن دەتوانن ئەمە دەستەبەر بکەن مانچستەر یونایتد لەم سۆگەرکردنی پێکەکەی بۆ چامپیۆنز لیگ نزیکە تەواو پلەی سێم دەستکەوتێکی زۆر باش لە کاتێکان تیپە لە ناوەڕاستی ڕیزبەند بووە لەگەڵ ئەم وەریمە کاریگ ئەمە دووەم جارێتی بە شێوەیەکی کاتیان پۆستە وەرەگرێ هەردوو جارەکەش بە باشترین شێوە بەڕێوانە بوو ئەزای جاری پێشوش کە دەرفەتەکە نەدراتێ بە تەواوەتی چی بوو ئەستێرەکانی ڕابردووی مانچستەر یونایتدن کە بە کوردوتەنی پێتان بڵێن بەغیلن ئەهانەوێ خۆیانیشکەن لەم تیپیان نایانەوێت هاوڕێکی تریان لەم تیپیا سەرکەوتوو بێ لەم لابینی نیڤڵ قسەیەکەکە لەو لابینی کانتۆنا قسەیەکە لەو لا ڕۆیکین قسەیەکە لەو لا یعنی شتی وام نەبینیوە من لە جیاتی پاڵپشتی هاوڕێکەیان بکەن لە جیاتی دڵخۆش بن بەوەی ئەنجامەکانی مانچستەر یونایتد هاتوۆتەوە مایە لە جیاتی و وەڵا کاریگ لە شەخسیەتی بەڕێوەبردننی مانچستەر یونایتددا نییە شەخسیەت چییە کاک شەخسیەت چییە تۆ پرۆژەی تیپێکە دەیە هاتووی ئەتەوێ ئەنجام بۆم تیپە دەستەبەر بکەی ئەتەوێ ئامانجەکانی هاندەرانی ئەم تیپە دروستکەی بڕوا بکە هاندەرانی مانچستەر یونایتد دەتوانم بڵێم لە دوای ئەوروپا لیگەکەی مۆرینۆ لە 2016 ئەو بۆ ماوەی 10 ساڵە ئەم چەند ماوەیە دڵخۆش بوونەتەوانێت لەبەرەوەی ئەبینن تیپەکەیان لە هەر یاریەکە بێ بیکچانسێکی گەورەی بردنەوەی هەیە عەزمیەتێکی گەوری تایە بۆ بردنەوە
بۆ دروست نەبوو لیڤەرپوڵ بێ حوتی لێ بکە 5 لێ بکە ئەم لاو پێ بکە ئەم لاو پێ کورە تینهاگ مێژووی مانچستەر یونایتدی لەکەدار کرد لەکەدار هەموو ئەنجامێک تەبیعیە بەڵام 7 گۆڵی لیڤەرپوڵ و 5 گۆڵی لیڤەرپوڵ ناتەبیعیە لێ بکە ئەمە زۆر قورسە بۆ ئەندەری مانچستەر یونایتد تینهاگ مێژووی مانچستەر یونایتدی لەکەدار کرد بۆیە ئێستا کاریک هاتووە ئەم کارە ڕێگەخە کاک ئەوە تا کاک مقداد دەڵێ کاک مقداد لای تۆ پێوەری مدەڕیبی چییە؟ ئەڵێ کاریک بەس مدەڕیب نییە. بۆچی مدەڕیب نییە؟ بۆچی مدەڕیب نییە؟ بۆ لەبەر چ شتێک؟ مدەڕیبی یعنی تۆ تەوێ چی بکە؟ ئەونەی ئەو عیملاقەتی یاری کردو ئەونەی ئەو پلانی ڕانەری جێبەجێ کردو لە نێو یاریگای هیچ یاریزانێ جێبەجێ نەکردووە. کاریک ڕاستە و خۆ لە هەموو ئەو ڕانەرانی کە ڕانەراتی کردوون پلانی ڕانەری وەرگتۆ لە نێو یاریگادا جێبەجێ کردووە. بەس ئەوە کە بەسە بۆی کە بتوانێت بۆسی ڕانەراتی وەربگرێت. ئەمە حەزەکەم ڕوونکردنەوەم بیتێکە کە ئەڵی بەس مدەڕیبیە بەس لە چی ینی چۆن بەس مدەڕیبیە؟ حەکەم بۆچی لە پشتێتی؟ بۆ چ شتێک حەکەم لە پشتێتی؟ هەر لەبەری یاریە کارتی سووری وەرنەگرتووە دالۆت کارتە سوورەکەی وەرنەگرت ڕۆمیرۆ کارتی سووری وەرگرت بەس لەبەر ئەوە بەس لەبەرەوە ئێوە تا دوێنێ وێستام یاریزانەکان فەرناندەز بەدەست تۆپەکە کاتە دەرەوانێ و حەکەمیش نەیکرد بە پەنالتی. ئەسڵەن قانونی ناوژیوانیکردن لە پریمەر لیگە قانونێکی زۆر زۆر جیاوازە. بۆ هەموو کەس نابێت کە قسەی لەسەر کا بڵێ وەڵا حەکەم لە پشتێتی یا پشتینە چونکە تۆ ئەوانەی ئەیبینی لە خولەکانی ترا بۆ تۆ کرێ بە پەنالتی و بۆ سزدەکە دەکرێت بە پەنالتی و بۆ ئەو واکرێ و بۆ کارتی سوورەیرە و بۆ مامەڵەکرێ ئەو لە پریمەر لیگا قوبوڵ نەکراوە. پریمەر لیگ خولی پیاوانەیە ینی یاریکردنێکی پیاوانە هەتا شتەکە 100% دڵنیان نەبێ لی فیکە لێ نایرێت ئەبێ مسۆگەری سەڵەسە هەنێ حەکەمیشمان هەیە ینی غەڵەتەکە کاکە لاواڵێ ئاخر بۆ دامەدەزل هێزی لیڤەرپوڵیشانانێ کەس هەیە بەقەی مندانی بە زلێزی لیڤەرپوڵانە نابێ بۆ کەس هەیە ئیعلامی بەقەی من باسی لیڤەرپوڵی کردبێ کەس هەیە هێندەی من باسی لیڤەرپوڵی کردبێ ئێستا من باسم لە مانچستەر یونایتدە لیڤەرپوڵ چەند زلهێز بێ چەند لە لووتکە بێ هیەوە نییە 7 گۆڵ لە مانچستەر یونایتد بکە مێژوو ڕێگە نایە 7 گۆڵ لە مانچستەر یونایتد بکە تێگەیشتی لێم بابەتەکە لێرە ئێمە باسی ئەوەکەین جا بابەتەکە لا نەچم لەسەر بابەتەکەم تکایە هاوڕان تخوا کە کۆمنتە نووسن یەک کۆمنت بنووسن زۆر ناشینە یعنی دانیشی ئەتەوێ کۆمنتێ بخوێنیتەوە هاوڕێکتر لەگەی 100 کۆمنتە نووسی ئێکاکە یەک کۆمنت بنووسە وەڵی خوێنمە و ئەیبینم ئێبا کۆمنتی ئەو هاوڕیانەی تریش بینم یەن زداتی کاریگەکەن بۆی کە لە پۆستی ڕانەداتی مانچستەر یونایتد بەرداو لەبێ خۆ هەندێک جاری ژەم کاریگەڕیانانە بە قسەی وەستێرانەیەکەن خۆ جاری پێشوش کە بۆ کاریک تازە نەکراوە ئاوا بوو چی بکات لەمە زیاتر کاری ئەوە تیپەکەی گیانۆتە چامپیۆنز لیگ ئاسێکی بەرزێ بۆ پێشکەشەکە ئێستا تۆ تیپێکی چاو لە بردنەوەی ئەوس کە ڕانیکێتەوە چامپیۆنز لیگی ترمە کیفایەتە کاک ئەم تیپەی کە تۆ لە ناوەڕاستی ڕیزمەندیا دوێ هاتوویە گیانوویەتی تیتی چامپیۆنز لیگ لە 4 هەفتە پێش کۆتایەتنی خولەکە وانێت تۆ بووی مسۆگەر کردووی لەمە باشترەیە لەبەرەوە ئەمە گەورەترین کێشەیە لە مانچستەر یونایتد کە ئەمە سێرانی پێشەوە ڕقەبەرایەتی تیاکەن و کارێکن لە کاریگەڕیانەکە بەرامبەر بە بڕیارەکان بڕیاری هەڵە بدرێت هەڵسەنگاندن بۆ کاریک بۆ کارەکانی لە مانچستەر یونایتد من پێم وایە کاریک بە باشترین شێوە ئەرکەکەی خۆی لە مانچستەر یونایتد جێبەجێ کردووە و زیات لەو قەبارەی و لەو ئامانجەی کە کاریشی پێکرایە ڕانەری مانچستەر یونایتد پێکرایە ڕانەری کاتی مانچستەر یونایتد لە شوێنی ڕۆبن ئەرۆمۆریم زۆر ئەنجامی لەوە باشتریە ناوە زۆر دەستکەوتی لەوە گەورەتریە ناوە و هەموو یاریزانەکان لەگەڵ کاریکە زۆر خۆشحاڵن و هەموو یاریزانەکان ئاسودەیەکی زۆریان پێوە دیارە و بەس یە خاڵتان پێڵم سەری و حەماسەت و گرینتایە بکەن کە ئێستا
لە نێو یاریزانەکانی مانچستەر هەیە بۆ یاریکردن و هاتووە تێکەڵەیەکی تەواو دەرفەت بە هەموو یاریزانەکانەدا ڕقەبەرایەتی هیچ یاریزانێکی نەکردووە ڕوبەڕووی هیچ یاریزانێ نەبووتەوانێ نەهاتووە لە توانەکانی هیچ یاریزانێکی کەم کاتەوانێ کام یاریزانەی پێشتر لە مانچستەردا ڕقەبەرایەتی کراوە دژایەتی کراوە من بووە ئەم هاتووە دەرفەتی پێیا دەرفەتی یاریکردنی پێیا سوودی لە توانەکانی وەرگرتووە واتە پشتی بە هەموو یاریزانەکان بەستووە و ماڵێکی یەکگرتووی لە نێو مانچستەردا دروست کردووە و توانێتی کەشێکی ئارام بۆ یاریزانەکان خۆڵخێنێەوە بە دەمەواتنێکی باشی بۆ یاریزانەکان کردوێ ئەمە ژوای کردووە یاریزانەکانی لە نێو یاریگادا باشترین ئاستی خۆیان پێشکەش بکەن و وای کردووە مانچستەر یونایتد بەو ئەنجامە بگا کە ئەم وەرزە بۆ بە تایبەتی لە دوای نیوەی وەرزەوانێک کە ئەموەرین دەستبەکاری ینی سەرکردایەتی ئەونە بە جۆرێک لە جۆرەکان هاتووە ئەم تیپی ئەونە بە خراپیەنە ئەونە بە خراپیەنە هەر ئەنجامێکیشی بێنایە کاریک شتێکی قوبوڵ کراوە بۆیە یعنی ئەمە خەونی هیچ کاملاندەرانی مانچستەر نەبوو کە ئێستا کاریک بەدیەنەوە بەعقلیاندا ناتوە کە ئەنجام بەدی بێن هیچ ئەستێرەیەکی مانچستەر ئێمەی شیکەرەوە بەڕاستی کاریک کارێکی گەورەی کردووە بەڕاستی کاریک بەڕێوەبردنێکی زۆر باشی کردووە لە مانچستەر بەڕاستی کاریک خۆگونجاندنێکی زۆر باشی کردووە لە مانچستەر بۆیە من بۆ ڕێژەی کارکردنی کاریک و بۆ هەڵسەنگاندنی کارەکانی کاریک لە مانچستەر ڕێژەی لە 180 سەرکەوتنێن بە کاریک و پێم وایە ئەرکێکی زۆر بە باشی جێبەجێ کردووە زۆر بە سەرکەوتوانە تیپەکەی بەڕێوە بردووە و توانیوێتی بەبێەوەی دانیشێک بە هەر ئەو تیپەی ئەمۆریم کەوەری گرتبوو لە وێرانێکی زۆر زۆر خراپە بوو ئەم تیپە بە ئەنجامێکی باش و بە دۆخێکی زۆر زۆر باش بگەێنێ بۆیە من لەگەڵ بژاردەیەوەیان کاریک لە پۆستی ڕانەراتی مانچستەر بەردەوام بێ و مێرکاتۆیەکی بەدڵی خۆی بکرێ بەڵام یەک گەورەترین کێشەی مانچستەر بەردەوامیە لەگەڵ کاریکە یامەیکە بە ڕایەنەر یا کە بڕیارت دابیکەی بە ڕایەنەر بۆ 3 ساڵی کارکردنی خۆی بێڵەرەوە دەرفەت بدە بە ڕایەنەرەکانە دۆکۆی چۆن فێرگسۆن سەرەتا دەرفەتی وەرگرت مانچستەر تیپێکە هەمیشە یاریزانەکان دەکڕێ هەمیشە کێشەی نییە لە بازارکردنی یاریزانە کێشەی نییە لە هێنانی یاریزانە کێشەی نییە لە هێنانی یاریزانی سوپەرە یعنی لە هیچ شتێکا کێشەی نییە کێشەی نییە لە داهاتە کێشەی نییە لە خەرجیە یعنی مانچستەر لە هیچ شتێکا کێشەی نییە بۆیە گەورەترین کێشە بوونی بەردەوامی استقامەیە بۆی کە ئەم ڕاهێنەرە بەردەوام بێ لە کارەکەی وەکو چۆن لەگەڵ فێرگسۆنە ئیشە کرد بۆ جۆرە بەردەوامی کە لەگەڵە ئەین تۆ سێری کە ئێمە ڕاهێنەرەکانی ترکە لە مانچستەر بوون هیچیان دەرفەتی ئیشکردنیان پێ نەیراوە بۆ ئێستا پێویستە ئەو دەرفەتە وەکو پێویست بدرێ و کاریک بتوانێت لە وەرزی داهات و کارێکی باش و باشترکە و بتوانێت ئەم تیپە بە شێوەیەکی باش بەڕێوەبەرێ ئەمە قسەی منە لەسەر مانچستەر ئەمڕۆژ مانچستەر دیاریی گرنگی بەرامبەر بە برینتفۆردەیە کە یاری پێشوو لەگەڵ ئەمۆریمە لە یاریگای برینتفۆرد تیپەکە دۆڕا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵی پێماوەی بڕۆنۆژ لەو یاریە پەنارتی فەوتان بۆیە مانچستەر ئەم شەو بە بردنەوەی بە حکمی شکستی ئەستۆن ڤیلا تەنها لیڤەرپوڵ براوە بۆ لەوانی دیکە و چێلسیش نەی بردوێتەوانێ پێشتر کە یاریەکەی کردووە لە بەرامبەر برایتن دۆڕاوە بۆیە مانچستەر کە بە سەرکەوتنی لە یاری ئەم شەودا کە لەنێو یاریگا ئۆڵترافۆرد دیارەکە بە ڕێژەیەکی زۆر چامپیۆنزی وەرزی داهاتووی مسۆگەر دەکا و ئەمەش هاوشێوەی بردننی نازناوی پریمەرلیگە بۆ هەندەرانی مانچستەر لە وەرزی ئەم ساڵە چونکە هەرگیز هەندەری مانچستەر بە خەیاڵیان ناتوێت کەم ساڵ بێنە چامپیۆنزیک سڵاو کاک گۆرانی ئەزیز کاک مەحسین قوربانە بوو کاک مەحسین گیان سپاس دەکەم کاگا کۆڵێ بەشێکی زۆر پەستان و ئەنجامەکانی مانچستەر دوای 26 ساڵی فێرگسۆن بوو هیچ کەس گومانی لە گەورەی سێر نییە بەڵام گەر زووتر بڕۆشت وایە ڕانەرەکانی دوای سێر باشترە بوون کە ڕانەرێک کێشەی لەوێ کاگا کۆجیان کە ڕانەرێک بە گۆچانەکەشەوە ڕانەراتی بکە کە تیپەکە و لە دۆخێکی باشە بێ و کاریزان ڕازی بێ و کە تۆ ئەنجامە دەبێ و کە تۆ کێشە و قەیرانی دارایت نەبێ با 26 ساڵی تریش ڕایەنەر بێ بۆ ئاین بڕواژ مەکە ئێستا سێبەری فێرگسۆن لە مانچستەر دوور کەوتی بێتەوانێ و با چاک بزانی کاگە سێرەڵی کێشەی سەرەکی بنەماڵی گلایزلەر بوو ئێستا دەستی ئینیۆس خەریکە تیپەکە گەڕێنێتەوە بۆ سیستمی بەڕێوەبەرایەتەکەی فێرگسۆن تاکە ڕانەر کە گلایزلەر هێنایان شایستی زیاتر بوو مۆرینۆ بوو غەدری لێکرا منیش باسیەوەم کرا سیارگان بتێو نەتێوێ ئەم شتە درێژەیە کێشێ ناو بەناو گۆڕانکاری تیاکرێ
ئەکرێ بڵین لە دوای ڕاکلیفەوە تۆزێ شتەکان باشە بەڵام لامان سەری شتێک گرنگترینی چونکە خاوەنداری گەورە خۆیانن کە بڕیارەکان من ئەوە تا ڕێگەم خاڵانی کە تۆ باسیەکەی باسم لەوە کردو گەورەترین کێشەی مانسەروایەتیت بەردەوامیە گەورەترین کێشەی مانسەروایەتیت ئەو ئەستێرانەی پێشووی مانسەروایەتیدن کە لەسەر تیپەکە قسەکەن ئەمە دوو گەورەترین کێشەن بۆ ئەم تیپە مانسەروایەتی دەڵێ کێشەی ساڵی ڕابردوو شێواز یاریکردنی ئەمۆریم و مەرکەزی سێچواری گۆڕیم و بۆ فەرزکردنی فەلسەفەی خۆی ئەدە با بخوا دەردی بێ ئەو فەرزکردنی فەلسەفەی خۆی کاک سیامەن دەڵێ کاک محەممەد ئەگەر دە یاری کۆتای ئەمۆریم ئەگەر کاریک ڕانەر بووە ئێستا مانسەر لە پلەی یەکەم ئەبوو ئەو یاری ئاسانانە بەسی لەوەی ئەمۆریمیش لە سەرەتا دەیارەکەی ئاسان بووە کە خاڵیشی لە دەستداوە پێماوێ کاک سیامەن کاگی وای بەڕێزەڵێ پێشتر کە یاریزانێک گۆڵی دەکردیان دروستی دەکردم و تیپەکە دەچوون بەلایەوە دەستخۆشیان لە دەکرد بە ڕۆحەتێکی پرجۆش و خرۆش لەگەڵ یەک هەڵدەپەرمیانگەن بەڵام ئێستا هەز ناکەی ئەو ڕۆحێتەکەم بە تۆیان هەر نەماوە لە کاتی گۆڵکردن بڕوا ناکەم بۆ جۆرە بێ کاک هیوا بەڵام ڕەنگە سەختی یاریەکان و جۆری گۆڵەکان و حەیویەتی دواکەوتنی ئەنجام و بەدینەهێنانی ئەنجامی تی ڕەنگەوە کاریگەری لەسەر و گۆڵا بێ بەڵام تۆ هەر بتەوێ ئەو عشق و ئەو گەورەی کە پێشترە بوو لە تۆپی پێ ئێستا بێن نەوەڵایەسە و ئەوە نییە ئێستا جیاوازی زۆر ئەو کاتە من بڕوام وایە هەموو یاریزانە زۆر باشخەوە تۆپی پێکرد بەس ئێستا من بڕوام وایە کە منە یاریزانانی باشخەوە تۆپی پێکەن کۆمەڵە یاریزانی زۆر هەن بە بۆنەی با پارە و بە بۆنەی دەستکەوتنی پارەیەک و داهاتی خۆیان و ئەنجا دانیشتن تۆپی پێکەن یعنی ئەو عشقی ڕابردوو منیش بەدی ناکەم کاک محەممەد ئەکرێمی ئەزیز ئەڵێ کەوایە کارگەڕی ڕیاڵمان سەر بۆ ئەانەی پشتێک بەرانە رێبەستن کە خۆیان ئەزان ئەو فەلسەفەی یاریکردنە تینها گۆمەریم و ئەلۆنسۆی جێبەجێ ئەەکەن 100 لە پێچوانەی لەگەڵ مێژووی شازیکردنی ڕیاڵم مانیو 100% ئەم قسەی جەنابەت تاوا کاک محەممەدیان نێو کاگلاوە خالی دەڵێت دە بۆ دان بە زلهێزی لیڤەرپوڵانانەی با نەڵێ کۆمنتەکەی نەخوێنێتەوە کاک سیروان ئەڵێ لە دوای فێرکسۆن دوو ڕایەنەر باشترین بوونە لە مانچستەر ئەوانیش سۆڵشایەر و کاریک لە هەردووکیشیان باشتر مۆرینۆ بۆ مانچستەر یونایتد بۆ زانیاری لە سۆڵشایەریش باشتر لە کاریکیش باشتر مۆرینۆ بووە چونکە مۆرینۆ نازناوی یۆروپالیژی بۆ مانچستەر یونایتد بردوتەوە و ڕقەبەرایەتیی گەورە کراو لەلایەن یاریزانەکانەوە واو کات نەماڵەی گلایزەریش پشتیان لێکرد و زدایەتیکی زۆریش کرا و توانیشی پلەی دومیش بۆ مانچستەر یونایتد بێنێ و یۆروپالیژیشی بۆ مانچستەر یونایتد برد لەبەرەوە خاڵە سیروانجان مۆرینۆ لە هەردووکیشیان باشتر بووە و بۆ زانیاریت کۆمنتەکانی دیکە کۆمنتە کاگلاوە خۆ کاکبافین ئەڵێ باوەڕکەوەی کاری کردوێتی مۆرزە باوەڕ پێنێکراوە بالفعل کاگابڵاڵێ کارێکی ئەوەندە باشی کردو هیچ کەس چاوەڕی نەدەکرد بالفعل باسمان لەوە کرد یەکسامبوونی یۆڤی میلان بە قازانجی کامیان بوو طبعا بە قازانجی میلانە چونکە میلان لە پێگەی ڕیزبەندیەکە جیاوازی سێ خاڵەکەی وەکو خۆی مایەوانێ و خاڵێکیشی وەرگر بۆی ڕکابەرەکانی خوارەوە زیاتر لێ نزیک نەبنەوانێ و ڕاستە دوو خاڵ دوای ناپۆلیکەوە بەڵام میلان تەنها ئامانجی بڕینی بلیتێکی چامپیۆنزیگە بۆیە یوڤە زیاتر پێویستی بە سەرکەوتنی میارێ بوو تا میلان بۆ بەدیێنانی ئامانجەکان کاگی برایمی ئەزیز ئەڵێ چەندە پەیوەندی بەم بەرنامەیەوە نییە دوژمنە خەجاڵەت بێ پێ دوایە بەرشونە جارێکی دیکە بگاتە 100 خاڵ لە وەرزێکی لالیگە ئێستا تا 5 خاڵی و 5 یاری ماوە منەڵێم نەخێر گەریە لامین و ڕافینامانە تەوانێ بەڵێ پێم وا بوو بگاتە سە بەزێ ساڵم نەخێر کاکە حەمەدجان قوربانە بم ئەڵێ ئەوە بە چێشی کردەوەکەی شیکردنەوە بۆ تۆپی باسکەش پێی گوێ لێگرم وەڵام من شارەزایەکی زۆر باشیشم لە یاری باسکە خۆشم تقریبا 5 ساڵ 6 ساڵ یاریزای سیروانی نوێ بووم لە باسکە قوربانە بم کاکە حەمەدجان سپاس دەکەم کاگیمان دەڵێەوەی کاری کردی فێرکسۆنیش بگەڕایەتەوە هەریتوانی ئەوە بکە ئەوە کاکە لاوەڵە کاک محەممەد وەرزی داهاتوو سووە دەمێنێت و ئینشاءڵڵا نامێنێتەوە چونکە لیڤەرپوڵ با بەرەو وێرانەیەکی تر نەڕوا کاگەمن سڵاو لە تۆ کاگەیا دەڵێ دوای برۆنۆ
دوای کاریک برۆنۆ ڕۆحەتێکی تری بۆ میانەیە جێشتۆ دڵی مانیۆ برۆنۆی لە نوێیاریگا بەس مشکلی مانیۆ یەک شتەکان محەممەد کاتێکگە میانەیەگەڕێتەوە تا ساڵ دوایەوە ئەخبا بزانین کاریک بەردەرفەتەکەی پێ برێ بزانین چۆنێ بێت تاوان برۆنۆ لە هەموو کاتێک ئاسێکی بەرزی پێشکەش کردووە کاگە من هەموو ڕۆژێ باسی بارن و پاریس سەگەم باسی بارن و پاریس لە یارەکانی خۆیانەیە و کاتی تر باسی بارن و پاریسمان کردو خۆ ناکرێت کاکە ئێمە بەس دوای ڕیال مەدرید و بەرشەلۆنە بکەین زین کێڕانەری بەرشۆنێ و کامیاریزانی بەرشۆنە باشە و کامیانزان ئێمە شتمان پێ ئێمە توانین شت پێشکەشتن ئێمە نا ئەمڕۆمان تەرخان کرد بۆمان سەرەتی بوو بۆ کارەکانی مایکل کاریک.